بەشداریکردنی خەڵکی کوردستان لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە چیدا دەبینی؟ شداریۆمە و بەشداربوونەوە ئەوێ هەڵبژاردنێدا زۆر گرنگترە ئەش هەندێک و ئەم بەشدار نەبین چونکی هەر هیچ نەبیت بەشداربوونەوە پلا و پایە و سانگێمە و کەسایەتیەمە وەک کورد و کوردستانی بەرامبەری هەڤاڵاتیەت عەرەب یان هەڤنیشتیمانیەت عەرەب ئەوێت و ناف کوما عێراقا فێدرال دا ژین گەلمە بەرامبەری وان ئەم سانگۆ خود سەلمینی. وەکو گەنجێک داوا لە خەڵکی کوردستان دەکەم کە بەرەو سندوقەکانی دەنگدان بڕۆن لەبەر ئەوەی دەنجی ئێمە زۆر گرنگە لە ئێستادا هەموو حیزبەکان هەموو لایەنەکان هەموو لایەنە سیاسەکانی کوردستان هەموو یەک بگرن هەمووی پێکەوە ئینشاءڵڵا مافەکانی کورد بەدەست دێنین. هەموومان بەشدار بین لەم هەڵبژاردنە بۆ ئەوەی مافە دەستوریەکانمان لە ناو پەرلەمانی عێراق وەربگرینەوە بۆ ئەوەی ئەو خیانەتەی کەکرا لە 16 ئۆکتۆبەر تۆڵەی خیانەتەکەی 16 ئۆکتۆبەر بکەینەوە. من وەک هاوڵاتیەکی نیشتیمان دەنگی خۆمەدەم تا بوو کەس مافەکانم نەسووتێ و مافی خات چارەنووسینی خۆم دیاری بکەم.